ولی تماشاوانی جا هلبت اکش مزنترین بربست و آستنگی و کریزن جدی عراق اوه دماکو اکش برپسین مزنت ده هلبجاتن چه سرویک پارلمانی به سر کمار به یان سرویک جوات وزیر عراق به برئیس شیروان دو بردانی و اندام پارلمانی عراقی لبغداد گلمه سروی پرسیهن پرسیدن ین هنو که امی گوتو بیجدی گل بکن که شیروان دماتا باش به گلو جبینا پارلمانی هات که پاش خستن به صدما پیشنیارا جیگر سرویک پارلمانی بویه همار کرنا پیره نافخه پارلمانی آن مجار او بویه کو بربجار تقدم یا حلبوسی لپیش بویه تا پیش بینی کردن او دنگام بدز بخه بله زۆر سوپاس ئەو کاتت باش سەلاو ڕێز بۆ جەنابەت بۆ بینەرانی خۆشەویست بەلی وا دیارە ناکۆکی زۆر بینی لایانی سیاسی بە تایبەت چوارچێوەی هەماهەنگی کە ببنە دوو بەشێک لەگەڵ حەلبوسی کە بربژێرەکەی شعلان کرێن بوو بەشی دیکەش لەگەڵ لایانی دیکە بۆ کە سالم عیساوی بوو بەشی دیکەشی هەبوو لای محمود مەشەدانی ئەو دونێکە کە ڕوویدا دەوڵەتی یاسا بە ئاشکرایی دژی کاندیدی تەقەدم دوای کە 152 دەنگی بەدەستی ناوە چمانە سەر خۆلی دوانم دەوڵەتی یاسا خۆی کێشاوە بایکۆتی دانیشتنی کردو ئەو کە کۆتایی بە دانیشتنی پەرلەمان هات بە بریارێکی سیاسی کاتی خۆی بەڕێز حەلبوسی مەرجێکی دانا لەسەر چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ کورد کە دەبێت پەیڕەوی ناوخۆی گۆڕانکاری بکرێت دوای بریاری دادگای فدرالی کە دەسەڵاتەکە بۆ سەرۆک پەرلەمان بیت و دوای جێگیری یەکەم و جێگیری دووەم دونێکە لەو کەوەی ڕوویدا پێیان یعنی زانستن لە ینی چوارچێوەی هەماهەنگی ئەوڕەکە فرسەتە استیغلال بکرێتەوە چۆن حەلبوسی کاتی خۆی استیغلالی ئەوە وەزعی کردیە توانی پەیڕەوی ناخۆی مادەی نۆ مادەیدا گۆڕانکاری بکات و دەسەڵاتەکەی لە بۆ سەرۆک بیت دونێکە ڕێککەوتنە کرا لە ینی بابلین شیعە و دەگەل ئەمە کورد کە دەسەڵاتەکان بگەڕێتەوە وەکو پێشتر پەیڕەوی ناوخۆ بگەڕێتەوە بە هەیئەتە ڕئاسە نمنێتەوە ڕئیس وەنائیبەیهی لەسەر مادەی نۆ و دا لە پەیڕەوی ناخۆی دوێکە 6 ئەندام پەرلەمان واژویان کردبوو کە ئیزافەی فەقەرە بکرێت ئیزافەی فەقەرەی تعدیلکردنی پەیڕەوی ناخۆی فعلەن دەنگ لەسەری درا دوای ئەوە مادەی نۆ دەنگمان لەسەریدا کە هاتن لە مادەی دا کە دەسەڵات بۆ هەردوو جێگرەکەی کاتی سەرۆک پەرلەمان موجود نەبیت بەرانی سون نەکردنە هەڵایەک زۆر قبولیان نەکرد گوتیان عنی ئەوە نەماوە دەسەڵات بۆ سەرۆک پەرلەمان بیە مەنسەبێکی تەشریفی ئەمە قبول ناکەین وەکو مکەونێکی سونە کە ئەو سەرۆک پەرلەمانە بەشی ئێمەیە دوایەوە چەندین محاولەی کرد بەڕێز محسن مندەلاوی کە وانی تێبگەێنیان قبولیان نەکرد دوایەوە محسن مندەلاوی بله کاک شیروان یعنی بیاتا گلو ممکنه آلین سیاسی بتایبەتی چارچوبه هەبندی بگەهنە ڕێککەوتنێکی دیگەل سونیان بۆ دەستنیشانکردنا کەسێک ینی باکە کۆنکرێتی ڕێککەوتن بێتەکردن کو یەکێ ژڤان دوو کاندیدên دیاریکردی ببنە سەرۆکیە پەرلەمانیەتی بوو دەمێکی نەدیار حتا کەنگێ گەل وا دیارە کاندیدی تەقەدم وابزان کۆتایی پێهات یعنی دیارە یعنی ئەو کە دروست بوو دونێکە بابەتەکە زۆر بە پەیڕەوی ناخۆ نەبوو دونێکە دیار بوو ململانەیەک زۆر بەهێز بینی لایانی سیاسی لە ناو چوارچێوە نعبێنی خۆیان بوو دیار بدونێکە لە هۆلی پەرلەمان و بایکۆتی هەندێک لایانی سیاسی بە تایبەت دەوڵەتی یاسا و لایانی دیکە لە ناو چوارچێوە ئەوە دیار بوو دونێکە لە ناو دانیشتنی پەرلەمان دیارە ئەوە ئەندی چۆن کاندیدی تەقەدم کۆتایی پێهات دیماهی پێهات گەلو یعنی دەوڵەتی یاسا بە تایبەت لەگەڵ هەندێک لایانی سیاسی لە چوارچێوە دژی کە شعلان کرێیم کاندیدی حەلبوسی بتە سەرۆک پەرلەمان دونێکە کە کۆتایی هات و دونێکەوە مەزجێک هاتبوو لای بەڕێز مالیکیەوە بۆ لایەن سیاسی و بۆ جێگەر سەرۆک پەرلەمان و
ناڕازی خۆی دیار بوو کە بە چ شێوەیە قبول ناکەین کاندیدی تەقەدم بتە سۆرۆک پەرلەمان دونێکە ئەو کە لە هەولی پەرلەمان بووین کە ئەو مەزجانەی دواخستنی حتا سعات 11 شەو قبولیان نەکردو بینی سونەش هەر ڕێکەوتن نەکرا بوو وەکو پارتی بەتنێ بریاری جناب سۆرۆک بارزانانی لە ڕۆژی یەکەم دەگەل زۆرینەی برایانی سونە نەکا بچین دەنگ لە بۆ ئەو کاندە بدێنەوەی کە سونە لەسەری ڕێکەوتن دەکەین و ئەمە چاوڕێنە حتا ئەوڕۆکە حتا ئەو لەحزەیەش دیارێشە بەردەوامی ئەو ناکۆکی هەیە ئەو ململانی هەیە زیاتر لە مالی شیعەنە بەلکات شێروان ئەمێ بەحسی ڕاوشاندووکەی بکەین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقەیە ئەف کۆمبینە ئەفجبینە وێ بابەت و پرسێکی گرنگ بە حەز بکە سەرڕاستکردن و تعدیلکردنە یاسای موازنە 2024 تایبەتیژێک بودجە هەرێما کوردستانی گەلو عنی هون چاوەڕێنە و فعلا بگەیتە دەرەنجەمێکی دیف تعدیلە بوو پەرلەمانی بێتەشاندن لە ئەنجومەن بە تاکید دەنگ دەدرێت لەسەر هەموارکردنی چەندە مادەیکە نە هەر مادەکانی سەر بە بودجێ هەرێمی کوردستان یا موچەخۆرانی هەرێمی کوردستانە کە لە مادەیەز نەفەقاتی فعلی هاتووە چەندین بابە دیکە هەیە حکومەتی محەممەد شیع سوودانی پێویستیە گۆڕانکاری بکات لەسەر هەموارکردنی یاسا بودجە دەمنێتەوە ناو هۆلی پەرلەمان وەکو ئەندامین پەرلەمان وەکو لەیان سیاسی ئەو هەندێک ئەندام پەرلەمانێک کە پێشترش ڕێگر بین هەندێک لەیانی سیاسی کە لە دەرەوە یان لە ڕاگەاندنەوە ڕازی خۆیان دانن و خۆیان بە باڵپشتی فەرمانبەران ددانن و یان داوای مافەکانی هەرمی کوردستانەکان بەس بەداخەوە کولناو هۆلی پەرلەمان و کوستێنە سەر ڕاستی ئەوان دژی کەواتە گەل و هینەکو پارلەمانتارن کوردان هی نەکارینە لوبیەکە باش دروست بکەن قەنەعاتێ بان پارلەمانتارە بینن کە ئەف پرسە پەیوەستە ژیان و ژیانە بە ملیۆنان خەڵکی کوردستانی بە دوورە ji بابەتین سیاسەتێ عنی بدیت ناتە وەی وەکی موازنە لێ بێت یان هەنێکی نەرمی هەیە هەنێکی تەوافق و ئیدی ڕێکەفتن و لێک تێگەشتنەوە هەیە گەلوان کوزیزی دەرباز بیت بە تاکید یعنی ئەو سرعا بەردەوامە یعنی ئەمە یعنی ئەوان ئشارەتم پێدا یعنی لە ڕاگەاندن ئینسانێکی زۆر ڕێک و پێکن و دەگەل مافەکانی هەرێمی کوردستانن بەس بەداخەوە هەندێک لەیانی سیاسی ڕێکەوتن کە دەکەن لەگەل هەرێمی کوردستان یان لەگەل سەرۆک حکومەت دوای ئەوە تەوجیهات بەغێر شێوە بۆیان دێت ئەمەش زانیاریمان هەیە ترسمانە سەر ئەوە دوێنێکە دەگەت چەندین ئەندام پەرلەمان لژنەی دارایی ئەو قسەمان کردیە دەبیت ئەمە ئیش بکەین وەکو لۆبی وەکو حکومەتی هەرێمی کوردستان لەیانی سیاسی کە سەردار بکەن کە نەفتە دوو تەوجیه بێت لە دەرەوە ئیمزا بکەن یان دەنگ بدەن لەسەر هەموارکردنی مادە 11 ئەوەی تایبەتە بە نەفەقاتی فعلی و موچەخۆرانی هەرێمی کوردستان و بێنە ناو هۆلی پەرلەمان لەگەل هەندێک ئەندام پەرلەمان ڕێکەوتن بکەن و بلێن قبول نەکەن و بکەنە هەڵایکی ناو پەرلەمان و دەنگ لەسەر ئەوە نەکرێت گۆرانکاری بکرێت لەسەر هەموارکردنی مادە 11 کە تایبەتە بە هەرێمی کوردستان کاکێڕاتوزان یابان پرسان پێویستی بەڕێکەوتنی سیاسیانە نوری مالێکی و کەسی هەری بە باندۆرە کاریگەرە دنەوە چارچوبە هەبەندیە دو بۆ کوردستان 24 ڕاگەاند و مژارە بۆ جەم و شارێما کوردستانê ئەرکە لە سەروان پێویستە ئەف پرسە بێتە چارەسەرکردن کەواتە ئەو بوو ئەکرانان گوتیەوەیکەتە گوتی پشت پەردێژی گەل و تو نبینی ڤەلڤینێک هەبیت ڕێکەوتنێکە سیاسی هەبیت بخۆی نەخێر بخۆی حوجێ ڕێکەوتنی سیاسی نییە بخۆی ئەوڕەکە یعنی لە عێراقەوە یەکەمین جارە دوو فەرمانبەران بە دوو شێوەیەک موچەوەل بگرن فەرمانبەرانی کۆتایی مانگ وەربگریت و فەرمانبەرانێکیش لەسەر نەفەقاتی فعلی بیت ئەوە کارێکی سیاسیە یعنی ئەمە ئەوڕۆکە هەرێمی کوردستانیان حکوومەتی هەرێمیان هاوڵاتی هەرمی کوردستان و چەخۆران هەرمی کوردستان ئەوڕۆکە ئەمن تاکید دەکەمەوە لەسەر ئەو بابەتە بابەتی سیاسیە ئەو ناکۆکی بینی لەیانی سیاسی کورد هەیە ئەوەش تاسیریکی سلبی هەیە لە بەغدا ئەو زەختێک کە دەکرێت لەسەر حکوومەت هەرێمی کوردستان بە تایبەت لەسەر پارتی دموکراتی کوردستان هەربژاردننی هەرێمی کوردستان هەربژاردننی ئەنجومەنی پارێزگەکان ئەوە هەموو تاسیریکی سلبی هەبی ئەوڕۆکە حوجێ ڕێکەوتنی نییە حوجەی هەموارکردنی بودجە نییە لە عێراقیان لە دەروەی عێراق لە هەر وڵاتێک بیت یەک بریارە یەک دستورە یەک یاسایە یعنی ئەو دستورەکە
مافەکانی موچەخۆران لەسەر ئاستی عێراق لە زاخۆ حتا بەسڕا کۆتەمانگ دەبیت فەرمانبەران موچەی خۆل بگریت ئەوە یەکەمین جارە موچەی فەرمانبەران بکرێتە دوو بەشی کە وەل بگری بەشیکە لەسەر نەفەقاتی فعلی ئەوە نەکرایە لەسەر ئاستی جیهان ئەمە زانین ئەو زەختێک کە دەکرێت احتیمالە زۆر هەندێک بێژگە لە ینی سیاسی هەندێک دەوڵەتەکانی دەروبەر کە زەخت لەسەر حکومەت هەرێمی کوردستان دەکەن و زەختێکی سیاسیە لەسەر هەندێک بەرژەوەندی حزبیە بەرژەوەندی کەس هەیە کە دژاتی حکومەت هەرێمی کوردستان دەکەن. بەڵێ شێروان دووبەردانی ئەندامی پارلەمانی عێراقی لە بەغداد گەلمە بوو گەلێک سوپاس.